ناتو كو كونفرنس بينها بين كونفرنسنا سكرتير ناتو لروسيا سرتاو بيروز باي كم سكرتيري قشتينت و تشاوري اوين كا جورجيا جبا ما شو بيتا اندام اي همو بيوسي كان هي بو اوي كا جورجيا جبا بيت اندامي ناتو لداهاتو دا تو انسان يرزيت رمان او پشتواني جورجيا كي بوي ببيتا اندامي كي ناتو وەکو من وتم ئێمە بەردەوامە بین لەوەی کار بکەین لەگەڵ جۆرجیادا و هەروەها ئێمە پشتیوانی زۆر باش جۆرجیاکەین کە لە ئێستادا زۆر هەوڵ دەدا بۆی ببێتە ئەندامەوە وەکو پێشوو شێمە کارمان لەسەر کردووە وەکوەوەی ئەمڕۆ بینیمان دەرگای نۆتۆ کراوەیە بۆ ئەوەی وەکو چۆن ئەمڕۆ مۆنتینیگرۆش ماوەرگر وەکو ئەندامێک ئەو جۆرجیا خۆم سەردانی جۆرجیام کردووە و پێشکەوتنی باش بەدیهاتووە و بەشداریم کرد لە ڕاهێنانە سەرەتایی ڕاهێنانەکانیان کە لە کامپی ڕاهێنانەکان و بەردەوامی لە چالەکیمان و کارکردمان لەگەڵ جۆرجیاوە بەردەوامی بین لە گفتوگۆی سیاسیش لەگەڵ وڵاتەدا بۆیە ئێمە بەردەوامە بین لە ئەوەی کار بکەین لەگەڵ جۆرجیادا هەروەها ئێمە بەیاننامەی تایبەتمان لەو بارەوە دەرکردووە ئەو گفتوگۆمان هەیە هەمانجی زیاترمان دەبێت و بەو شێوە پشتیوانی لە جۆرجیاکەین بۆی ببێتە ئەندام وەکو ئەو بانگێشتکردنی مۆنتینیگرۆ یەکێکە لە هەندانە زۆر گەورەکان بۆ ئەوەی وڵاتانی تریش بەشداری بکەن وەکو چۆن لە ئەو کۆبوونەوەی گشتیدا ئێمە گفتوگۆمان کرد لەو بارەیەوە و ئێمەش بانگێشتی جۆرجیاکرا بۆ ئەوەی کە باماشەوە بۆ چوون و تێڕوانین خۆمان لەگەڵ ئەزمموی خۆمان بگۆڕینەوە بۆ ئەوی بتوانین کە یارمەتی جۆرجیا بدەین بتوان ببنە ئەندامێک وەکو چۆن سکرتێری گشتیە باسی لەوە کرد بەڵام ئێمە بەردەوامە بین لە گفتوگۆکانوان و کارەکەین لەو بەر Secretary General, after we have received the invitation, when is the closest date for official accession? هیچ کاتێک بەشێوەیەکی زۆر فەرمی مۆنتێنێگرۆ ئەبێتە بەشدار ئەبێ لە کۆبوونەوەکان و ئەبێتە ئەندامی هاوپەیمانیستی ناتۆ ئەوەی کە ئێستا دەبینن ئێمە لەگەڵ حکوومەتی مۆنتێنێگرۆدا ئەنیشین و گفتوگۆکەین لەبارەی شێوازی چۆنیەتی بوونە ئەندامی مۆنتێنێگرۆ بە شێوەیەکی تەواوەتی و ئێمە گفتوگۆمان کردووە و ئەتوانین لە ماوەی ساڵی داهاتوودا بە تەواوی مۆنتینیگرۆ بێتە ئەندامی ناتۆ بە شێوەیەکی زۆر خێرا و ئەندامێتی کۆتاییەت بەڵام لە دوای ئەوەی ڕەسامەند بوو لە بەشدا ئەندامێتی مۆنتینیگرۆ لەم هاوپەیمانێتیەدا پێویستەکە کە پەرلەمانی ئەو وڵاتش باماشەوە ڕەزامەندی بدا لە سەر ئەو بەشداری و هاوپەیمانێتیە کە ئەمەش ماوەیەکی پێچێ کە ئەمەش پێویستی بە ڕەزامەندی پەرلەمان هەیە ئەمەش پێویستی بە کاتێک هەیە کە جاری پێش و لە سەرەتای دەستپێکی گفتوگۆکان و نزیکەی ساڵێکی پێچوو من هێشتا بە تەواوی دڵنیایی نیم لە شێوازی کاتەکەەوە بەڵام بێگومان بەپێی پەرلەمانەکانی وڵاتان شێوازی بوونە ئەندامی ئەو وڵاتانە لە ناتۆدا گۆڕانکاری بەسەردا دێ و مۆنتینیگرۆ لە ئێستادا بەشدارە بێت لە کۆبوونەوەکانمانە هەرچەند مافیەوەی نیە بەڵام بەشەکە بێت لە کۆبوونەوەکانی ئێمەوە بەشداریەکە و ئەمەش سەرەتایی بوونە ئەندامێتێتی دوهەمین پرسیار My name is Nikola Miladinov from the Bulgarian National Radio. I have a question to Mr. Lukšić. How do you see game-changing security and political environment in the Balkans? ئەمنی ئەبینن لە ناوچەی بەڵکان بەتایبەت کە ئێوە مۆنتێنێگرۆ بەشداریەکەن لەم هاوپەیمانێتە بەتایبەت لە بۆسنیا و زۆرێک لە ناوچەکانی بەڵکان یەکێک لەو بەڵێ بینەرە ناڤ ئەمەدیتی کۆنفرانسە ڕۆژنەمەوانی